وەفدێکی باڵای کۆمەڵی ئیسلامی کوردستان بە سەرۆکاتی مامۆستا عەلی باپیر میری کۆمەڵی ئیسلامی سەردانی بەغدای پایتەختی کرد و لەگەڵ سەرۆکاتیەکانی عێراق کۆبەوە. لە سەرەتای گەشتەکاندا وەفدی کۆمەڵی ئیسلامی گەشتنە کۆشکی سەلام و لەلایەن دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراق بە گەرمی پێشوازیان لێکرا. شاندی کۆمەڵ پێکاتبوون لە محەممەد حەکیم، ڕێبوار حەمەد ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەلیم کۆیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هاوژین عومەر ئەندامی ئەنجومەنی بەنگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی. لە سەرەتای دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر بابوونی دەستبەکاربوونی وەک سەرۆکۆماری عێراق پیرۆزبایی لە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح کرد و هیوای خواست کە لە کارەکانی سەرکەوتوو بێت و بتوانێت نوێنەرایەتی هەموو لان و پێکاتەکانی عێراق بکات و بە پێی دەستوری فیدراڵ پارێزگاری لە مافەکانی گەلی کورد بکات. لە بەرامبەریشدا سەرۆکۆماری عێراق سوپاسی سەردان و پشتیوانەکانی کۆمەڵی ئیسلامی کرد و ئاماژەی بە ڕۆڵی کاریگەری نوێنەرانی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەران کرد کە بەردەوامدا کۆکیکارێکی سەرسەختی مافەکانی گەلی کورد بوون. لە درێژەی کۆبوونەوەکەدا باسی هەلومەرجی نێوخۆی کوردستان و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا کرا لەمبارەی وەفدی باڵای کۆمەڵی ئیسلامی هیوای خواست کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم لە خزمەتکردنی خەڵکی کوردستان سەرکەوتوو بێت. هەروەها لە پێناو بەدەستێنانی مافی خەڵک و موچەخۆران لەگەڵ بەغدا پابەندی دەستور و ڕێککەوتنامەکانی نێوانیان بێت. لامیانی دیدارەکەدا میری کۆمەڵی ئیسلامی هاوژین عومەری وەک ڕاوێژکاری سەرۆکۆمار بە دکتۆر بەرهەم ناسان. وێزگەی دومی دیدار و کۆبوونەوەکانی وەفدی کۆمەڵی ئیسلامی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو کە تیایدا لەگەڵ دکتۆر عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیران کۆبوونەوە. لە دیدارەکەدا پاش پیرۆزبایی وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیرانی عێراق مامۆستا عەلی باپیر جەختی کردەوە کە دەبێت کێشە کەڵەکەبووەکانی نێوان ناوەند و هەرێم چارەسەر بکرێن لەسەر هەڵدانەوەی دووبارەی کێشە و گرفتەکان ڕێگری بکرێت تا بەزیان بە سەرهەوڵاتیانی هەرێم نەشکێتەوە چونکە گەلی کورد وەکو دۆستی خۆی لە سەرۆک وەزیرانی ئێستا دەڕوانێت. هەروەها میری کۆمەڵ هیوای خواست کە دکتۆر عادل عەبدولمەهدی لە بەرنامەی کابینەکەی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی سەرکەوتوو بێت. لای خۆشیەوە سەرۆک وەزیرانی عێراق لە بەرامبەر دڵسۆزی و بەخەمەوەبوونی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان سوپاسی هەڵوێستی مامۆستا عەلی باپیر و کۆمەڵی ئیسلامی کرد و هیوای بەردەوامی ئەم جۆرە سەردان و کۆبوونەوانەشی خواست. دواتر میری کۆمەڵ وەفدی یاوەری سەردانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان کرد و لەلایەن محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و حەسەن کەریم جێگری یەکەم و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە گەرمی پێشوازیان لێکرا. ئامیری کۆمەڵی ئیسلامی پاش پیرۆزبایی هیوای خواست کە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران لە دەرکردنی یاسا و چاودێریکردنی کارەکانی حکوومەت ڕۆڵی کارای خۆی ببینێت. هەروەها داوای کرد کە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران ڕۆڵی زیاتر لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لە نێوان هەولێر و بەغدا ببینێت. لە بەرامبەردا محەممەد حەلبوسی سوپاسی سەردانەکەی وەفدی کۆمەڵی ئیسلامی کرد و ڕۆڵی پەرلەمانتارانی کۆمەڵی لە ئەنجومەنی نوێنەران بەرز نرخاند. لە درێژەی سەردانەکەی بۆ بەغدای پایتەخت وەفدا باڵاکەی کۆمەڵی ئیسلامی سەردانی عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کرد. لە دیدارەکەدا باس لە پەیوەندی دێرینی نێوان کۆمەڵی ئیسلامی و ڕەوتی حکمەکرا و هەردوو لا جەختیان لە پتەوکردنی ئەو پەیوەندیە کردەوە. هەروەها گۆڕانکاریەکانی گۆڕەپانی سیاسی عێراق بە گشتی وەرێمی کوردستان بە تایبەتی قسە و باسییان لێوەکرا. لە تەوەرێکی دیکەی دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی لەبارەی چۆنەتی حکومکردن لە عێراق و وەرێمی کوردستان خستە ڕوو ڕایگەاند گرنگ نییە کێ حکوم دەکات بەڵکو گرنگ ئەوەیە کێ خزمەتی خەڵک و جەماوەر دەکات و لە پێناو بنەبەڕکردنی گەندەڵی و حکومڕانی ڕەشید کار دەکات. پاش کۆتایی هاتنی دیدار و کۆبوونەوەکانیان وەفدا باڵاکەی کۆمەڵی ئیسلامی کۆتایی با گەشتەکەی بۆ بەغدا هێنا و گەڕانەوە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان.